بگەڕێمەوە لای پرسیارەکان. گەیشتمە پرسیاری ژمارە 14 16 کۆ 35 16 کۆ 35 بزانم کووە 16 کۆ 35 ئەمە لێرە چم کردیە؟ ئەمە لێرە ویستیتم ئەو 16 بکەمە لە جیاتی دانان، ئەو 16 بکەمە 20. ئێ باشە ئەو 16 کو دەبیتە 20 ئەگەر چارم لۆ زیاد کرد، لە هەمان کات ناچارم چار کەم کەمەوە لەو 35 چاری لێ بڕوە. 16 کۆ 4 کرایە 20 35ش چاری لێ بڕوا دەکاتە 31. ئێستا هەردووچیان کۆ دەکەمەوە 20 و 31 ئەوها دەکاتە 51. 20 لەگەڵ 31 دەکاتە 51. ئەوە تا 51. ئەوەش تەواو بوو. دەچمە لای ڕاهێنانی 15. 279 دا بەش 3. 279 دا بەش 3. ئەوەی ڕاستی بی ئەوە زۆر ئاسانە، هیچی تکەی پێناوێ چاچیکەین. هەر 27 دا بەش 3 دەکاتە 9. 9ش دا بەش 3 دەکاتە 3 کەواتە دەکاتە 93. بەڵام ئەمن لێرە هەر تۆزێک دەستکاریم کردیە. ئەمە لێرە 279 کردیتە بەشم کردیە بەشینەوە، کردیتمە 270 کۆ 9 دا بەش 3 وەکو خۆی هاتیتە خوارێ. ئەو جا یەکەم جار 270 دا بەشی 3 دەکەم لێرە 270 دا بەش 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 9ش دا بەش 3. ئەو جا کە 270 دا بەشی 3 دەکەم بێگومان سفرەکە دێتە خوارێ 27 دا بەش 3 دەکات 9. دوایە ئەو کۆیە دێتە خوارێ 9ش دا بەش 3 دەکات 3. ئەو جا کۆیان دەکەمەوە 9 لەگەڵ 3 هەر دەکاتە 9 ئەوە کۆی بکەمەوە لەگەڵ 3 دەکات 93. 9 لەگەڵ 3 دەکاتە 93. بەڵام ئەوە هەر بەخۆی ئاسان بوو، هەر لێرە هیچی نەدەویست. 27 دا بەش 3 دەکات 9 9ش دا بەش 3 دەکاتە 3. ئەو جا نازانم ئایا ناچارین هەمیشە ئاسانکاری بکەین و سیفەتی کردارەکان بەکاربێنین یان نا. دەگەڕێمەوە لای پرسیارەکان. گەیشتمە پرسیاری 16 137 کەم 51. 137 کەم 51. 137 کەم 51 ئەمن لێرە لە جیاتی دانانم بەکارهێنایە، ویستیتم ئەو 50یەکەی بکەمە 50. ئەو 50یەکەی دەمەوێت بکەمە 50. کو بیکەمە 50 ئەگەر یەکی لێ کەم کەمەوە. لێرانە سەرنجدا خوێندکاری ژیر کە لێرە کەمکردنەوەیە. ئەگەر لێرە کەم بکەمەوە ناچارم لەوەی دیکەش لەو ژمارەیەش هەر کەم بکەمەوە. کە لێرە یەکم کەم کردەوە لێرەش یەکەم دەکەمەوە 137 یەکی لێ بڕوا دەکات 136. ئەو کەمە دێتە خوارێ 51 یەک بڕوا لە 51 دەکات 50. ئێستا 50 دەردەکەم لە 136 دەڵێم 6 سفر لێ بڕوا، هەر 6 13ش 5 لێ بڕوا دەکاتە 8. کەواتە جیاوازێکە کردیە 86. بەڵام ئەوەی ڕاستی بی لێرەش هەر دەمانتوانی بڵێن 7 یەکی لێ بڕوا دەکات 6 13ش 5 لێ بڕوا دەکاتە 8. کەواتە پێی نەدەویست ئاوا لە جیاتی دانان بەکاربینم. گەڕێمەوە لای پرسیارەکان. گەیشتمە پرسیاری 17 65 کەم 22. 65 کەم 22 لێرە لە جیاتی دانانم دیسان بەکارهێنایە، ویستیتم ئەو 22 بکەمە 20. ئەو 22 دەکەمە 20 چونکە ئەگەر کەمکردن هەبوو هەمیشە ژمارەی دووەم بکە چەند جارەکانی 10 نەک ژمارە یەکەم.
22 دەکەمە 20 کەواتە دەبی 2 لێ کەم کەمەوە چونکە کەمکردنەوەی دەبی لەو 65ش 2 کەم کەمەوە ئەگەر 65 2 لێ بڕوە دەکاتە 63 کەم کەم 22ش 2 لێ بڕوا دەکاتە 20 ئێستا 20 کەم 63 زۆر ئاسانە سەیەکە دێتە خوارێ 6ش 2 لێ بڕوا دەکاتە 4 کەواتە سەرجەمەکە ئەنجامەکە بووە جیاوازیەکە بووە 43 ئەوەی ڕاستی بی لێرەش هەر یەکسەر دەمانتوانی بڵێن 5 2 لێ بڕوا 3 6 2 لێ بڕوا 4 43 پێی نەدەویست ئاوای بکەین چونکە ئاسان بوو دوو ژمارەکان ئاسان بوون ئێستا گەیشتمە ڕاهێنانی 18 567 دا بەش 7 567 دا بەش 7 567 دا بەش 7 ئەمە لێرەش ئەوەی ڕاستی بی پێویست ناکە چونکە 56 دا بەش 7 56 دا بەش 7 دەکاتە 8 7یش دا بەش 7 دەکاتە یەکاتە ئەنجامەکە دەکاتە 81 یەکسەر بەڵام ئەمە لێرە 567 دەکەم کردیتە 560 واتە بەشینەوە کۆ 7 کردیتمە دوو بەش 567 ئەو هەفتەش هەروەکو خۆی هاتیتە خوارێ ئەوجا لە هەنگاوی دووەم 560ەکەی دابەشی 7 دەکەم هەروها هەفتەکەش دابەشی 7 دەکەم ئەوجا کۆیان دەکەمەوە پاشان کە ئەنجامی دابەشکردنەکەم بەدەستینە 56 دابەش 7 دەکا 8 وەکو گوتم سفرەکەش دێتە خوارێ کۆ 7 دابەش 7 دەکایەک کەواتە ئەنجامەکە دەکاتە 81 لێرەش هەردەمانتوانی یەکسەر بڕێین 56 دا بەش 7 دەکا 8 7یش دا بەش 7 دەکا 1 لەکە 81 لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی